هونەرمەندان ڕۆڵێکی بەرچاویان هەیە بەڵام هەندێک جاریش کارێک لە کارەکەی خۆیان جیاوازترەکەن بۆیە لەم نێوەندەیە لە شاری سلێمانی هونەرمەندێک کە چەندین ساڵ خزمەتی لە بواری نواندن و لە بواری هونەرمەندانە و لە بواری خزمەتکردنە خزمەتێکی باشی کردووە لە ئێستایا هەوڵیاوە کە ئەوەی ئەرشیفی کردووە لە ماڵەکەی خۆیان وەکو کتێبخانەیەک بیبەخشێتە زانکۆی سلێمانی و بۆ کۆلێژی هونەر ئەویش هونەرمەند یاسیر قادر بەرزنجیە کە توانوێتی ئەم کتێبخانەی خۆی ببەخشێتە ئەو کۆلێژە بۆی کە بتوانن ئەوان سوودی لێ بینن هەم مامۆستا و دکتۆر و خوێندکارە بەڕێزەکان و ئەمەش تا چەنە بێتە بابەتێکی گرنگ بۆی کە لە ڕووی توێژینەوە خوێندکار سوودی لێ بینی لە ڕووی ئەو بابەتانی کە زۆرجار لە بەردەستانە بۆ لە زانکۆیە ئەم جارە بکرێتە بەردەستیان بۆیە ئێمە بووی زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەم هەوڵانە ئێستا تەرزەمان لەگەڵایە لە ناو زانکۆی سلێمانیەوە تا زانیاریمان باتێ و هەموو ئەو مامۆستا بەڕێزانەشی کە لەوێن توانێت لێدوانیان لێورگرێت لەسەر ئەوەی تا چەندەمە ئەرچێکی پیرۆزە کە هونەرمەندێک پێی هەستاوە تەرزە سڵاو لێ بێت بەیانی و باش پێمان بڵێ تا چەند ئەمە بۆتە دڵخۆشکەر بۆ کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی کە هونەرمەندێک کتێبخانەکەی خۆی بەخشیوەتاوێت. بەڵێ سەرکۆ سەحەر سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێبێت ئەمڕۆشتان بەیانێکی پڕجوانی و ئارامی و تەندروست باشی بێت بێگومان وەکو ئەوەی هاوکارانی شەم ئاماژەیان پێکرد بۆ ئەم بابەتە گرنگە ئەمڕۆ ئێمە لە کۆلێژی هونەرین لە زانکۆی سلێمانی دیارە بەجێ خۆشحاڵیەوە ماوەیەکی زۆرێک لا کەسایەتی دیارەکان هونەرمەندان نووسەران ئەو نووسەرانی کە بە قەڵەمەکانیان هەمیشە بەشێکی زۆر لەو کتێبانەی کە نووسیویانە هەم ئەرشیفیان کردووە هەم بەخشیویانە بە زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکان و شوێنە گشتەکان بەجێ خۆشحاڵیەوە بۆ ئەمڕۆژ هونەرمەندێکی دیار کە هەمووان ئەیناسین لە بوارە جیاجەکانە خزمەتێکی یەکجار باشی کردووە ئەوانیش زۆر بەڕێز هونەرمەند یاسین قادر بەرزنجی کە ئەمڕۆ لە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی لە مەراسیمێکی زۆر تایبەتە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە مامۆستایانی خۆشەویستی بەشە جیاجیەکان و لە هەمان کاتە مامۆستایانی کۆلێجی هونەر لە مەراسیمە تایبەتە ئامادە بن لەبەر ئەوەی مەراسیمی دەستپێکی ئەم کتێبخانە جوانی کە ئێستا لە پشتی منەوە ئەیبێنن هاوکارم وێنەکەشتان بۆ گوازێتەوە کتێبخانەیەک پراوپڕ لە بوارە جیاجیەکان لێرە لە نێو کتێبخانەی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی لەلایەن هونەرمەند یاسین قادر بەرزنجیەوە بەخشراو بە کۆلێژی هونەر بۆ ئەوەی خوێندکاران زیاتر سوود وەربگرن لە تەواوی ناونیشانە جیاجیەکان و لە هەمان کاتە هونەرمەند یاسین قادر بەرزنجیش خۆی نووسینی تایبەتی لە زۆرێک لەو بوارە جیاجیانی کە با بڵێن کتێبەکانی نووسیوە ئەمڕۆ گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بابزانین بیرۆکەکە چی بوو ئامان جومەبستی ئەم کارش زیاتر خۆی لە چیا بینێتەوە پێم خۆشە لەم بەشەی پرۆگرام هونەرمەند بانگشتی لای خۆمی بکەم مامۆستاگیان ئەگەر ئەرک بکێشی سپاس بۆ ئامادەبوونت فەرمۆم سلااوت لێبێت و بەیانیت باش بێت خۆشحاڵم چاوپێکەوتنێکی گرنگ لەسەر ئەم بابەتە گرنگە لەگەڵ بەڕێستا ئەەکەم مامۆستاگیان با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم بیرۆکەیە چۆن بۆ بیرت لێ کردەوە کتێبخانەکەی خۆت ببەخشیت بە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی ئەمە ئەتوانم بڵێم لە دوو لایەنەوە دوو فاکتەر بوون ئەو دوو لایەنە کە هاندەر بوون بۆم کتێبەکانم قەتیز نەمێن لە ناو کارتۆنا و لە ئەمباری ماڵەوەیە دایان بنێم یەکەم وەک بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان ئەزانم من بۆ خۆم زیاد لە 50 ساڵە لە کایەکانی هونەری کوردیە بەردەوام کارم کردووە دووەمیش من لە ساڵی هەشتاوە لە بواری کتێبخانەیە کارەکەم واتە بە ئەرکی سەرشانم زانی وەک هونەرمەندێکی کورد کۆمەکی کۆلیژی هونەرە جوانەکان کەم کە ڕۆڵێکی زۆر درەوشاوەیان هەبوو لە پێگەیاندنی خوێندکاری کووردە پێگەیاندنی هونەرمەندی کووردە زۆریان بوون بە هونەرمەندی دیار لە بەشە هونەریە جیاجاکان و ژانرەکانی هونەردا پاشان بە حکمی کارکردنی نزیکەی 40 ساڵم لە بواری کتێبخانەیە بە تایبەت لە کتێبخانەی گشتی سلێمانی زانی و مەبوونی سەرچاوە چەندە پێویستە
بۆ مامۆستا و توێژەر و خوێنکار و خوێنەری کورد و ڕووناکبیرانی کورد بە شێوەیەکی گشتی. من بەو پێی کە لە کتێبخانە کارم کردووە و هەر لە مناڵیشمەوە لە خێزانێکی ڕووناکبیری ئەم شارەیە پەروەردە بووم، هۆگری کتێب بووم. یعنی لە سەرەتاییەوە من فێر بووم بە خوێندنەوەی کتێب و پاشانیش لە بواری کتێبداری و زانستی کتێبخانەکانە هەژنۆ کتێبم هەیە. ئەمزانی کە بوونی سەرچاوی باش لە شوێنە گشتیەکانە، لە زانکۆکانە، لە پەیمانگاکانە، لە خوێندنگەکانە چەندە پێویستن بۆ خوێندکار و مامۆستای کورد بە شێوەیەکی تایبەتی. بۆیە کتێبخانەکەم زۆربەی نزیکەی 2000 کتێبم پێشکەشیێرە کرد بە دۆڵابەکانیشەوە. شایانی وتنە خۆشم لەگەڵ خوشکێک لێرە ژینۆخان کە ئەمی دەریەم کتێبخانەیە بوو پێشتر پۆلینم کرد. کتێبێکم لە ئەوانەی لە زانستی کتێبخانەکانە، کتێبێکی 500 و ئەوەندە لاپەڕێیە لەسەر پۆلێنە. ئەوە ژێدەر بوو بۆ ئەوەی کە ئەویش فێربێ لێوەی زۆربەی پۆلیان کرد لەگەڵیا و مامۆستایەکی بەڕێزی پسپۆر لە بواری زانستی کتێبخانەکان مامۆستا شێرزاد سەعید سەرپەرشتی کرد لەگەڵمانە، هاوکاری کردین بە سوپاسەوە. لەگەڵ چەند کرێکارێکە بە چەند ڕۆژێک کتێبەکانمان گواستەوە بۆ ئێرە. ئەمە دۆڵابی کتێبخانە کۆنەکەی ماڵی خۆمان دۆڵابانە هێناومە بۆ ئێرە. ئێستا کتێبخانەیەکم دروست کردوتەوە لە ماڵی خۆمە، لە ماڵی تازەی خۆمە، نزیکەی 1000 کتێبی تایە. ئەم کتێبخانەیە زیادەکە، هەڵبەت خەرچی ناتوانن کتێب پێشکەشیم کتێبخانەی منکەن چونکە تایبەتە و وەگەبینن بە ناوی ئێمەوەیە. بە سوپاسەوە کۆلیژی هونەر ئەو بڕیاریان ناکات بە ناوی خۆ، منویستم بە ناوی ڕووناکبیرێکی بنەماڵەکەمانەوە بێ، ئەوەنتیان ئەمە کتێبخانەی تایبەتە بێ بە ناوی خۆتەوە بێ. ئەم کتێبخانەیە من خۆم کۆمەکی یەکەم بە دۆڵابی نوێ، بە کتێبی نوێ، بە سەرچاوی نوێ. لە ئێستا 100 کتێبی کەم جیا کردوێتەوە، دەرفەت نەبوو ئەمڕۆ بشمێنایە پۆلێن ناکرا بۆی لە جێی خۆیان دامنرێ. من بەردەوام ئەم کتێبخانەیە کۆمەگەکەم. ئەبێ لێرە بیر لەوە بکەنەوە چەند دۆڵابێک شوێنی بۆ بکەنەوە، یان خۆیان کۆلیژ دروستیەکە کۆلیژی نەرجوانەکان، یان خۆم بەو پەڕی سوپاسەوە بۆیان کۆمێکیان دەکەم و دۆڵابێنم. ئەم کتێبخانەیە ئومێدم وایە زۆر زیاتر بێ لەم ژمارەیە لەگەڵ بەڕێکردنی کاتەکانە، چونکە من بێ لەوەی کە بەردەوام لە پیشانکەکانی کتێب لە کتێب فرۆشەکانی کوردستان کتێبەکڕم، هەرچی تازە دەژی یان بۆم یە پێشکەش مەکرێ بە حکومەوە. منیش کتێبم زۆرە، پێشکەشی نووسەران و وەرگێڕەکانم کردووە. کتێبیەت ئەو کتێبانش هەندێکی کەمێکی بۆ خۆم دانێم باکەکە یێنم بۆ ئێرە. ئەمەوێ سوپاسی گەرمم لە ڕۆژێکی نێوە بگەیانم بە هەندەرەکان کە من بیرۆکەکەم باس کرد لایەن برای خۆشەویستم نووسەر و شانۆکاری دیار دکتۆر دڵشان مستەفا، سەرۆکی بەشی سینەما لەم کۆلیژە کە هاندەر بوو، هاوڕێی تەمەنم هونەرمەندی هەڵکەوتوو عەدنان کەریم کە ئەویش لێرە مامۆستایە هەر لە بەشی شێوەکاری. ئەم دوو بەڕێزە لەگەڵ مامۆستای خۆشەویست دکتۆر ڕێبوار سەعید کە ڕاگری کۆلیژ بوو، هانیان نام پەلە بکەم لەمەیە. و ئەمەوێ هەر لە ڕێی چاوی کامێراکەی ڕۆژێکی نوێوە سوپاسی هاوسەری بەڕێزم کەم سوام خان کە لە کۆکردنەوە و ئامادەکردنی کتێبەکان بۆ گواستنەوەیان بۆ ئێرە زۆر هاوکارم بوو و هاندەر بوو بە حکومەوەویش چەندین ساڵ میداری کتێبخانە بووە لە خوێندنگەیەکی شاری سلێمانی. ئەوی لە ئیشەکە ئەزانێ. ژینۆخان زۆر ماندوو بوو، سوپاسی یەکەم. هیوادارم هەر ئەم هەنگاوە نەبێ. ئێمە زۆر هونەرمەند و نووسەرمان هەیە کتێبەکانیان لە ماڵەوەن، دڵنیاشن کە مناڵەکانیان کتێب زۆر ناخوێننەوە، دڵنیان
دڵنیان کتێب زۆر ناخوێننەوە ئەمنەوەیە بەڕاستی زیاتر خەریکی تەکنۆلۆژیای نوێ و خەریکی خوێندن و بەرەو پاشە ڕۆژ چوونی خۆیانن کە هیوادارم ئەوانی ژوەرنەوەکانی پێش خۆیان دۆستی کتێبن و خوێندنەوە هیوادارم ئەو نووسەر و هونەرمەندانەش کە کتێبیان زۆرە پێشکەشی ئەم جۆرە شوێنانەی بکەن. مامۆستا یاسین لە ئێستای خوێنکاران ڕەنگە گرفتی ئەویان هەبێت زۆر کات سەرچاوەکانیان زۆر بەباشی دەست نەکەوێت یاخود ئەوانەی کە بۆ تێزینامەی ماستەر و دکتۆرا خوێنن ڕەنگە بە دوای زۆرێک لە سەرچاوەکان بگەڕێن. کتێبخانەیەکی وەها تا چەندە دەرفەتێکی باش ئەبێت بۆ ئەو خوێنکارانە کە بتوانن بە دوای باشترین سەرچاوە بگەڕێن؟ بەڵێ بەداخەوە وەک زۆر کتێبخانەی زانکۆ و پەیمانگە و خوێندنگاکان نەتوانراوە کۆمەکی کتێبخانە گشتیەکان بکرێت کتێبخانەی شوێنەکانی خۆیان بەداخەوە سانکۆی سلێمانیش ئەوەنە دەزوغاڵان نەبووە نە خزمەتی کۆلیژەکەی وەک پێویست پێ بکرێت نە کتێبخانەکەی ئەمە سەرچاوی باشی تایە کتێبی هونەری ڕۆشنبیری ئەدەبی مێژووی زمانەوانی لە زانیاری گشتی لەو بڕوایم ئەبێتە هاندەرێ بۆ خوێنکاری کورد و وەک ئاماژەم پێکرد پێشتر هاوڕێی هەرە خۆشەویستم دکتۆر دڵشاد مزگەنیەوەی دامێت کە بوو چەند مانگە لەمەوەروتی سوود لە کتێبخانە ئەمە مای شانازیە بۆ دووبارەیە کەم و کۆمەکی ئەم کتێبخانە زیاترەکەم ئەوەی پێم بکرێ هیوادارم نووسەر هونەرمەندی کوردیش کتێبەکانیان پێش دۆ چەند ناوێک چوە مێژووەوە مێژووی جوانی لایەنە جوانە پەرشنگدارەکانی شاری سلێمانی بەوەی کتێبخانەکانیان یان خۆیان لە ژیانیانە یان دوای نەمانیان نەوەکانیان پێشکەشی کتێبخانەیان کردووە و باشترین سەرچاوی تایە کتێبخانەی مامۆستا تۆفیق بابی شاکر فەتاح جەمشید فواد تا دوایی کاک ئەحمە بڵاخی لە بەخیرەیە کتێبەکانیان پێشکەشی ئەوێ کرد و زۆری تر بەڕاستی کۆمەکی کتێبخانەکان ئەرچی هەموو ڕووناکبیرێکی کووردە هەموو مامۆستایەکی کووردە کە لە پاڵ پەروەردەی خوێندکارەکانیە هانیاندا بۆ کتێب چی لە هاوڕێیەتی کتێب خۆشەویستە دەستەکانە خۆش بێ بە خێراتی زۆر زۆر سپاس سپاس بۆ هونەرمەند زۆر سپاس مامۆستاگیان بفەرمۆ سپاس بۆ هونەرمەند یاسین قادر بەرزنجی وەکەوەی کە خۆشی ئاماژی پێکرد زیاتر لە 2000 کتێب لە یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکان کە ئەویش کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی هەر کتێبخانەکەش بە ناوی کتێبخانەی یاسین قادر بەرزنجی ناونراوە دەستخۆشی لەکەی نمونەی زۆر بێ جایسە پێم خۆشە یەکێکی تر لەو نووسەر و ڕووناکبیرانە وەرگرم لەم بەشی پرۆگرام کا بەڕێزیان سەرۆکی بەشی سینەمان بەجێی خۆشحاڵیەوە پێمان خۆشە بچینە لای زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا لەگەڵمانایە دکتۆرگیان سپاس بۆ ئامادەبوونت سلااو دەبێت و بەیانیت باش بێت سەرەتا هەر بە لەوە دەست پێ بکەین سپاس بۆ بەڕێزت ئەم بیرۆکەی چۆن ئەبینیت کە لە ئێستا هەستەکەم زۆرێک لە کەسایەتەکان نووسەران ڕووناکبیران ئەدیبان بۆتە کللتورێک لە نێو شاری سلێمانیە زۆر سپاس و بەخێر بێت کورتسات کە هەمیشە لە هەموو بۆنە و لە هەموو ئیڤنتەکانی ئێمە ئامادەیتان هەیە زۆر سپاسانەکەم لە ڕاستیە نەریتێکی کۆنە لە ناو شاری سلێمانیە پێم وابێ مام کاگیاسین بەرزنجیش ئاماژی بۆیە کە بەشێکی زۆر لەو ڕووناکبیرانەی کە پێشتر لە سلێمانی ژیاون کاتێکە کۆچی دواییەکەن یا هەندێکیان کە هێشتا لە ژیانان بەشێک لە کتێبخانەکانیان تەواوی کتێبخانەکانە بەخشن بە زۆربەی زۆری پێشتر وا ڕاهاتوین کە ببەخشرێ بە کتێبخانەی گشتی بەڵام ئەم جاریان بیرۆکەی لە ڕاستیا کاک یاسین بەرزنجی خۆیەتی ڕۆژێک جارجار سەردانی ئێماکە بە حکمی خۆی هونەرمەند و کەسی هاوڕێکی نزیکی ئێمەیە لە ڕێیەکێک لە سەردانەکانی کاک یاسینا بە کۆلێجی هونەر سەیری کرد کە ئەم کۆلێجە بەشی کتێبخانەکەی هەژارە لەبەرەوەی کە جەنابیان پێشتر خۆی بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی بووە و پیاوێک کە خاوەنی چەند کتێبێکی و خۆشێتی وەکو نووسەر کە هەستی بۆ هەژاری کتێبخانەکەی ئێمە کرد بەڵێنەوەی پێدانوتی من کتێبخانەکەی خۆمتانە دەمێ بە دیاری کتێبخانەکەی کاگاسین کتێبخانێکی زۆر دەوڵەمەنە و یەکێکە لەو کتێبخانانەی کە ئێستا سوودێکی زۆر باش بە خوێندکاری ئێمە گەیەنەیە و بە تایبەتی بەشی ئێمە بەشی فیلمسازی لەبەرەوەی کە کاگاسین خۆی هەم شانۆکارە هەم فیلمسازە هەم لە هەموو نێوەندەکانی ڕووناکبیر و ڕۆژنامەنووسی خزمەتێکی گەورەی کردووە بۆیە ئەو سەرچاوانێک کە لە بەردەستی ئەوە ئەو سەرچاو پێویستانن کە بۆ خوێندکاری ئێمە هەبێ
بیرۆکەی خۆی بوو لە ڕاستیا دیارەکەشی خۆیەتی هەموو توانا و جوهدەکەش جوودی خۆیەتی ینی هەموو شتێ خۆی بۆی کردوین تەنانەت بەو هەڵگری کتێبەکانی شوانی بە دۆڵابەکانی شۆمی هەری کاگیاسینەوە بە دیاری پێشکەشیەمەی کردووە. جێگی شانازی و دەستخۆشی لە بەڕێستان و هەم کاگیاسینی شەکەین بپرسین لەوەی لە ئێستا جیاوازی کتێبخانەی نێوزانکۆ جیاوازی چێ لەگەڵ کتێبخانەکانی دیکەیە کە بتوانێت زیاتر دەوڵەمەند بکرێت زیاتر بە هەوڵ و ماندبوونی تەواوی کەسایەتیەکان و کۆی بەڕێزیشت ئاماژەی پێکرد کتێبخانەی نێوزانکۆ زیاتر بەرەو پێش بچێت. لە ڕاستیان لە سەرەتای خوێندنی ئەم ساڵی شۆ ئیڤنتی چووە بۆ بەخشێنی کتێب لە زانکۆی سلێمانی هەر دروست کرا بەڵام ئێمە هێشتا ینی نازم من بۆ خۆم یا خودی کتێبخانە خۆی وایە تا چەند دەوڵەمەندی کە هەستەکەی کتێبخانەکەت هەژارە و بە تایبەتیش لە نێوەندی هوەریە سەرچاوەکانی کە دەربارەی هوەر هەن زۆر کەمن و بە تایبەتیش هوەرەکانی شانۆ و سینەما زۆر کەمن ئەو سەرچاوی کە دەربارەیان هەن ئەمە پێویستی بە جوودی هەندێک کەس هەیە کە خۆیانی بۆ تەرخانەکەن هاوکات لەگەڵەوەی بۆ نمونە کاگیاسین کە خۆی کتێبخانێکی دەوڵەمەندی هەیە خۆی چەند ساڵێکە سەرچاو کۆکاتەوە کە ئەمە ئەبەخشێت بە کتێبخانەکەی کۆلێجی هونەر ئەوە کتێبخانەکەمان دەوڵەمەندەکە ینی پێویستیمان بە خەڵکی لە خۆ بردووی وەکو هونەرمەند و نووسەر کاگیاسین بەرزنجی هەیە کە واز لە خواستە تایبەتیەکانی خۆی هێنێت و هەموو کتێبانش کە خۆ دەزانی کتێب خۆشەویستە بە تایبەتی بۆ خەڵکی ڕووناکبیر و نووسەری وەکو بەڕێزیان کە ئی بەخشێ ینی وەکوایە بەشێک لە جەستەی خۆی بەشێک لە ژیانی خۆی بێمان بەخشێ ئەم لە خۆ بردووە لەکەم کەسا هیوادارم بەشێکی زۆر لە خەڵکیش چاو لەم هەنگاوە زۆر ئازایان و دڵسۆزانەی کاگیاسین بکەن. تا پرسیارت لێ یەکەم دکتۆریان بە ئەلکترۆنیکردنی تەواوی کتێبخانەکان تا چەندە ئێستا بۆتە پرۆژەیەک لەبەرەوەی هەم لە زۆرێک لە ناوەندەکانە هەم لە کتێبخانەی گشتی سلێمانی پرۆژی بە ئەلکترۆنیکردنی کتێبخانەکان زۆر گرنگی پێدرێت بۆ خوێنکاران تا چەندە جێبایە خەبێت. لە ڕاستە زۆر باشە لەبەرەوەی کە خۆ دەزانی ئەم نەوە تازەیە بە بەردەوام سەرقاڵی ئەوەیە کە دەست و پەنجەی زیاتر لەگەڵ تەکنەلۆژیا نەرمەکاوەک لەگەڵ پەڕ و کاغز نەوەی ئێمە ڕەنگە هەتاکو کتێب نەگرین بەدەستمانەوە ئەو جۆرە لە هەستەمان نەبێت کە ئێمە سەرقاڵی خوێندنەوەی یا چێژی لێ نابینین بەڵام ئەم نەوەیە لەبەروی کە دەست و پەنجەی زیاتر لەگەڵ تەکنەلۆژیا نەرمەکرا و کتێبخانەی ئەلکترۆنی بۆ ئەو زۆر جێبایە خەبێ لە ڕاستیە بەڵام ئەمە پێویستی بە هەمان شێوە بە توانایەکی مرۆیی و تەکنەلۆژی گەورە هەیە تۆ بێت ئەم هەموو کتێبانە بە فایلی PDF بکەیتەوە بەردەست و بتوانانی کتێبخانەی ئەلکترۆنی لە دروست بکەیت بە تایبەتیش کتێبەکان کە بە زمانی کوردی هەن زۆر کەمیان بە فایلی PDF دەسەکەون ئەوێ بە زمانەکانی ترم کتێبخانەیان بۆ دروستکەین لە ڕاستی ئێستا پرۆژێکی وا هەیە لە کۆلێجی هونەر سەرقاڵی دروستکردنی کتێبخانەیەکی ئەلکترۆنین ئێمە لە بەشی خۆمان هەمانە لە ڕاستیا لە بەشی فیلمسازی کتێبخانەی ئەلکترۆنیمانەیە کتێبخانەی تری پسکۆلی کتێبیشمانەیە ئەویش بە هەمان شێوەهی نووسەر و ڕووناکبیر و هونەرمەندی خۆلەخوالی خۆش بوو هێ من قەرەداخیە خانەوەدەکی بە ئێمەیان بەخشی وەکو کۆلێجی هونەر وەکو بەشی فیلمسازی. زۆر سپاس خۆش بەخێراتی زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نووسەر و ڕووناکبیر دکتۆر دڵشاد مستەفا سەرۆکی بەشی سینەما سپاس بۆ وتەکانی بەڕێزیان سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشی پرۆگرام هیوادارین تەواوی کەسایەتیەکان هونەرمەندان نووسەر و ڕووناکبیران ئەو کەسانی کە بە قەڵەمەکانیان خزمەتێک ئەگەیەنن بە تەواوی کۆمەلگا بتوانن هاوشێوەی هونەرمەند یاسین قادر بەرزنجی بتوانن بەشێک یاخود کتێبخانەکەی خۆیان ببەخشن بە ناوەندە ئەکادمی و تەواوی شوێنە گشتیەکان کە خوێنەری کتێبی تێدا زیندوە و خوێنەران هەمیشە چێژی لێ ئەبینن بەوەی کە کتێبێک بەدەستیانەوە بێت ڕاستە و خۆ بیخوێندنەوە بۆیە نمونەی هونەرمەند زۆر بەڕێز یاسین قادر بەرزنجی و کەسانی وەکو بەڕێزیان زۆر بێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم فەرموون. زۆر سپاس بۆ تۆ تەرزە سپاس بۆ ئەم هونەرمەندە دڵسۆزەی ئەم شارە کە هەوڵێکی جوانی لەم چەشنەی داوە هەم بە ئیشە هونەریەکانی توانیەتی هەتاکو ئێستا خزمەتێکی زۆر بە بواری هونەر بگەێنێت هەم لەمە بە دوێژ بم کتێبخانە جوانی کە پێشکەش بە کۆلێژی هونەری کردووە. خۆشەویستانی مەشاتی نەکۆ